بەهۆی پێشکەوتنەکانی بواری تەکنۆلۆژیا و ئاسانکاریەکان لە ژیانی مرۆڤ بەهۆی دانیشتنی بەردەوام و بە درێژایی ڕۆژ چەند کاتژمێرێک ئێمە دانیشین بۆیە بەشێک لە هاوڵاتیان تووشی کێشەی تەندروستی بوون زۆربەی کێشەکانیش لە ئێسک و جومگەکان دروستە بێت ئەم بەیانیە دکتۆر بەریڤان ئیبراهیم پزیشکی ئێسک و شکان و جومگە میوانی ئێمە بەخێر هاتی بژی سپاس دەکەم دکتۆر بەریڤان پێش هەموو شتێک ئەگەر باسی نەخۆشیەکانی پشت بکەین من بە بینینی ئەم بڕبڕەیە زانم کۆڵە لێرە کێشە هەیە ئەگەر یەکێک خوانە خواستە تەندروستی ناتەواو بێت ئەوانە هەموو یەخینە ئەولاوە ئەوەی کە زۆر گرنگە باسی لێوە بکەین باسی شێوازی دانیشتنە شێوازی تەندروستی دانیشتن بۆ کەسێکە 8 بۆ 9 کاتژمێر لە دەوامە چۆنە یان بەگشتی شێوازی دانیشتنی دروست کامێ بەنسبەت دانیشتن ئێستا باسی کاتژمێرەکانت کرد بەخۆی لە ساعتێک زیاتر نابی دانیش یەکسەر دەبێت پۆزیشنەکەت بگۆڕی لە وەختی دانیشتنیش دەبێت احتیرامی ئەو کێروانە بگری ئەوەی پشتەملە ئەوەی سینگە ئەوەشی خوارەوەیە لەگەڵ کلێنچە لە هەمووان مهمتر ئەو کلێنچە ئێستا باز دەکەم دەبێت چۆمی وەختی کە دادەنیشی دەبێت پێیەکانت بگەنە عاردی و دەبێت چۆکت لە 90 دەرەجەی بی نابێ مەسەلەن ئەو هابی نابێ شۆرتری باش نییە ئەم ئێستا پێ لەسەر پێدانان باش نییە باش دەبێت شێوازی دروستی دانیشتن دەبێت ئەو 90 دەرەجە بی ئێرە دەبێت لە مستەوای حوزت باشە پاشان پشتت دەبێت ئێرانت بگەنە ئاخیری کورسیەکەی بۆی وام کردەوە دەبێت بگەنە ئاخیری مێزەکەی ئەوە کە کورسیەکە و دەبێت یەک بست لە بینی ئێرەی پشتت لەگەڵ قوسیەکە هەبی باش و دەبێت ئەو هابکەی و بەنەوعێک دەستت دانی ئەوەش عینە 90 دەرەجە بی ئەوجیان ئەوەتە گۆشەیە یان ئەوەتە مێزەکەی دەبێت دەست ئەو هادانێ باشە یەکێک کە ئازاری هەیە هەستەکە بەم جۆرە دانیشتنە زۆر مرتاحترێکە بۆچی نا ئەوە ئەکید مشکلێکی لە پشتی هەیە نابی بەوەی مرتاحبی کەواتە هەمەچووکە هەموو جارەڵم بەدەرهێنەر تکایە با من بە ئیسراحەتی خۆم عادەتەن کە بەنوشتانەوە زیاتر ئیسراحەت دەکەی ئەوە کیت زیلاقتەیە لە پشت بۆ نوعی ئەگەر ئەوە هادانە نیشی ئەو کێروانە کێروی خۆ پشتەکە کێروی خۆی لە دەست دەدا ئێستا معمەل هەیە کورسی ئەو ها دروست دەکەی ئێستا من لە کلینیکی خۆم کورسیم هەیە بەخۆی ئەو کێروانەی پێوەیە خۆی بەخۆی کێروەکەی پێوەیە پێویست ناکات و ئاگات لە دانیشتنت باشە جاری وایە تۆ مەشغوڵی کارکردنی تو لەسەر پشتی سیستەمێکەوە دانیشتی خەریکی کۆمپیوتەری ئاگار لە خۆت نامێنێت 2 کاتژمێر بەبێ کە تۆ ڕێستێک وەربگری لە کاتژمێرەکە بە 2 بە 3 کاتژمێر بۆ کەسانە بێت چی بکەن چەندێک جارێ هەستنە سەر پێ چۆن جوڵە بکەن لە ئەوانەش حالەکە هەیە ئێستا وەک پێتم گوت لە ساعتێک زیاتر نابی یان دەبێ منەبەهێک لە خۆتدانی ئێستا مەسەن لە پشتەمەلی قایشێکێک یعنی ڕێمۆتی پێوەیە هەر خۆت شۆر کردەوە بە ئاگادارەبی ئەگەر کورسیەکەشت ئەوها نەبوو دەتوانی ئەوەی بەکاربێت ئەمە بۆ کورسەوە ئەوە و ناو سیارە و مێزی نان خواردن و ئیش و کورسەکەی داوامەکەت هەر بە 5,000یشە و هەیە و زۆر ئەرزانە و قوسیەکەش دەپارێزی ئێستا سیارەش هەیە هەر بەخۆی کورسیەکەی سیارە مودێل نوێیەکان کورسیەکەی بەخۆی ئەوها کێروی پێوەیە ئەوەی دیکە چیە لە ئەوەیان لو کلێنچێ ئەوە ئێستا ناوەکەی بەتاڵە ئەو کلێنچە نابی بە ماوەیەکی دوور و درێژ ئێستا تو دەڵێ 6-7 ساعات کفرەوە لەسەر جەیەکی ڕقبی دەبێت کەدا ئێستاوە کەدا لێرە دادەنیم ئەو کلێنچێ دەبیستە ئەو بۆشایی ئەو جا من دانیشم هەیە بەو نەوەی ئەوە لە هەمووان مهمترە چونکە ئەو نەخۆشیە لە ئەعلام گرنگی پێ نادەم بەس دەزانی ئەمە چەند دەبینین کلێنچیان مشکلیان هەیە یعنی واتە ئەگەر بینە سەر پۆلێنکردنی و ئازارانە زیاتری لەبەر زیاتر کلێنجێ و ئەو منتەقەی خوارەوە باشە ئەو کەسانی کە بۆ نمونە دەمێکە نەیانزانیوە بەچی بزانن نیشانەکان چیان نازانی ئەو شێوازە دروستەی دانیشتە نیشانەکانی چی نیشانەکانی کلێنجە ئێشان وەختی دادەنیشی ناتوانانی دانیشی دێشی لێ وەختی لە ناو ئازارەکان زیاتر لەکوێ بێت ئازارەکە لە کلێنچە بەخۆیت ئەو بە زۆری ئەوانەی زۆر قەڵەوەن ئەوانەی حەملیان هەیە یان ئەوانەی زۆر دادەنیشن وەکو ئەو دەڵێ 7 ساعات ئەمە زۆر دەبینین هەتا لەوەی تقریبا وەختنیان بگاتە ئەو شتێشان زۆرە وەختنیان بگاتە معدەلی وەی یعنی ئەوەندە زۆرە باشە ئەوەی کە لە گەنجان دەبینی زیاتریشە لە پیرەکان یعنی ئەگجار پشتەمل ئێرە لەبەر موبایل بەکارێنانە ئەو شتانە ئەوەندەی لە گەنجان هەیە ئەوەندە لە پیرەکان نییە باش ئەمە شێوازی دانیشتن بەشی خوارەوەمان باسکردەی لە شانەکان زۆر جارە بینیت تەمەنە هەرزەکارەکان زیاتر شانیاندا ئەچۆڕێت بەهۆی سەعیکردنەوە مەشغوڵن بە مۆبایلەوە دروست دانیشتنی وەستانی ئێسکەکانیشان چۆنە بەخۆی ئەگەر بەس ئەو 90 دەرەجەی بپارێزی ئەو جومگێت و ئەوەکانیشت لە تەنیشتت بن ئەو جومگێت لە بەگیانتەوە بنووسێ
بەخۆی ئێرە کێرەکەی خۆی دەپارێزی بەس هەیە بەخۆی نەخۆش قەڵەوە یان کچە سینگی زۆر گەورەیە پێی ناکات بەخۆی شۆڕ دەبتەوە وای لە هاتێکە خۆی ڕاست دەکاتەوە لی دێشی لەبەرەوەی لێرانەهاتی سێ ڕۆژە بە نەخۆشەکەم دەگو کا خۆتقیتەوە ئەو های دەکرد دەیگو ژانم ناتوان ئەوجە باشە ئێستا بۆ ئەم جۆرە دانیشتن ئەو جۆرە کورسی و با بڵێن شێوازە وەکو سەرینە دۆشەکە ئەوەیە هەرچێکە ئەوە هەیە بەڵام بۆ ئەو حاڵەتانە لەو حاڵەتەوە ئێستا قایشێکەیە لە ئۆنلاین هەیە ئەوەکی پێوەیە سەماعیکی پێوەیە هەرکو خۆت شۆڕ کردەوە بە ئاگات دێنی لە بنجلەکان لەبەر دەکەی کوڕ و کچەکان هیچ باش تۆزێکش بابێنە سەر و دایکانەی کە دووگیانن شێوازی دانیشتنی دایکی دووگیانیش هەر وەکو ئەمەی دیکە هەر بە هەمان شێوە تۆزە لەسەر نەفسیشتا باش ئەگەر مناڵیان هەیە مە زۆر جارە بینی دایکێک کێشەی لەگەڵ هەڵگرتنی منداڵەکەی ئەڵێ ئازارم بۆ دروستە بێ بە هەڵگرتنی منداڵەکەم شێوازی دروستی هەڵگرتنی منداڵ چۆنە حتا ئازار بە پشتی منداڵەکەش ناگات مهمترینشت ئەوەیە منداڵەکە لاقی کراوە بن لە حوزی زۆر باشە یەکجار لە ساڵی یەکەم دەبێ پێیەکی لە لای زیکیبی پێیەکی لە لای پشتی دایکەکە بەونەوەوی یان ئەگەر منداڵەکە زۆر بچووکە مەسەن پێیەکانی ئەوەندە درێژ نەمون دەتوانانی دایکەکە لە پێشە خۆی دانێ بەو دەستەی ئەو دەستە لە بینی ڕانەکانی دانێ و بیلاقی بکرێنەوە ئەوە لە حوزی زۆر باشە هەندێک وەکو چۆنەڵت شیالەیەک هەیە منداڵەکە لە پێشەوە دائەنرێت قاچەکانی ئەچێتە دواوە ئەم شێوازە هەڵگرتنە بۆ دایکەکە تەندروستە ئازار بە پشتیاگە قورسایەک لە پێشەوە بێتە نا ئەوە زۆر دایکەکە پشتی دێتە خوارێ یعنی ئەوە لە حەدی خۆی زیاتر دێتە خوارێ باش نییە باشترینشتەوەی کوردەواری خۆمان پێیەک لێرە بی پێیەک لێرە ئەوجا ناوبەناویش بینتە ئەو لای بگۆڕ باشە ئەو شتەی دیکەمان چییە؟ ئەوجا ئەکەر ئەوە کێوی خۆی لە دەستدا ینی کە احتیرامی ئەو کێوانت نەگرت بەرەبەرە ئەمە لە بینی ئەوە ئیسکی فەقەراتە ئەو چار گۆشانە لە بینیان کڕکراگەیەکە وەکو کڕکراگەی جێ ئەوە زۆر ناسکە ینی کە لە عملیات دەبینی ینی چۆن ئەمە ئەوەندە وەزنما زۆرە چۆن ئەوە خراپدادەشین گەلەگەلک ناسکە بەرەبەرە ئەوە ئەجا ئەو جەلاتی نوشتی لێ تێدایە بەرەبەرە لە دەستی دەدا کە لە دەستیدا ئەو های لێدێ بەرەبەرە لە دەستی دەدا ئەوجا هێدی دەردەپەڕی سەیری ئەو تۆپە بکە ئەوە تووشی ئەنزیلاق دەبێ ئەمە بە کوردەواری دەڵێن کە ئەوە دەرچوو ئەو ئەنزیلاقە دەرچوو ئەو زەردانە دەبین ئەوە ئێستا دەماری لاقی ڕاستە ئەوە ینی لاقی چەپە هەرکوو بەو دەمارە نەکرد ئەوجا لاق سڕ دەبی لاق سڕ دەبی دێشی بێ قوت دەبی و نەخۆش پێی ناکرێ بڕواو زۆر جا نەخۆش دەدە لە لاقم سەر ئەماش ئای پشتی دەگرین دەڵێ دکتۆر ئەم لاقم سەر لۆ هی پشتم لۆ دەگرین نازانێ خەتای پشتەکەیت ئەوانی شەری دانیشتنی زۆر یاخود مع الوقت هەرکوو غەڵەت دانیشتی ئەو کێرڤەکە کێروی خۆی لە دەستدا ئەوجا بەرەبەرە ئەو بینە ئەو سپێسی لە بینی فەقەرات کەم دەبیتەوە و کڕکراگەشی جێ نییە بچتێ فمەجبورە دەردەچی کە دەرچوش دەوروبەری هەمووی دەمار و ئالغام و ئەو شتانەیە مشکلە دروست دەکات باشە ئەو کەسانی کە شۆفێر بۆ نمونە شۆفێری بار هەڵگرەکان بە ماوەیەکی زۆر شۆفێریەکەن بۆ ئەوان ئەگەر ئەو تووشی ئەو جۆرە کێشانە بن چارەسەرێک هەیە یاخود چۆن پێشگیری بکەن لەوەی کە چارەسەر نەکەن وەڵەوە کە قسانی ئێستا باسمان کرد نەفسیشت و ئەوانیش ساعتی جارێک دەبێت دابەزی یعنی نەکرد تووشی پشتێشە ئەوانە دەبی تووشی خینمەین دەبی تووشی زار مشکلەی کردن ئێمە تەنانەت لە خوێندنگاکانیش ئەومان هەیە کە لەسەر ئەتر ئەو ڕەحلەی کە بۆی دانراوە شێوازی دروستی دانیشتنیان ئەوەیە کە خۆیان زۆر ئەچەمێنەوە بۆ سەر ڕەحلەکە یاخود ئەو شوێنە ڕقە ئاساییە لەگەڵ خۆیانە بۆ نمونە بیبەن یاخودەر شێوازی دانیشتەکە دروستکەن وڵا ئەگەر ئیمکانیاتیان نەبێ مستەشفاکە دەبێ بەو نوعی لۆیان تەرتیب بکەن کە ئێستا باسمان کرد و ڕەحلەکەشیان دەبێت لە مستەوەیەکی مەستا ئەمە زۆر بەو نەخۆشانە دەڵێن کە خەیاطن یان ئەوانی ئێستا کە زۆر دەوامیانەیە مێزەکە بەنەوەیەک بلنکەم بگاتە مستەوای سینگیان وەوی مەجبور نەبی یان شاشەی کۆمپیوتەرەکە بەرامبەریان بی باش ستاندەر چەندێ بێ شاشەی کۆمپیوتەر وڵا حەسەب بەژنی کەسەکەیە ینی حەسەب بەژنی ئێستا کورسی مێزی ماڵی خۆمان ئەوها لێ کردیە کە مەجبور نەبین ئەوها خۆمان نەویکەی نان بخۆین نە هەروها لە پێشمانە و دەستمان ئەوها 90 دەرەجە لەسەر مێزەکە دەبی و پێویست ناکە خۆ شۆڕکەی باشە ئەمانە ئەو جۆرە ئازارانن کە لە دانیشتنەوە تووشی کەسێکە بن باشە لەگەڵ ئەوەش هەندێک کەسێک کارەکەی بە پێوەیە زۆر بە پێوە دەوەستێت ئەوە تا چەندە کاریگەریە خاتە سەر کلێنچکە و ئاروها ڕاگررتنی ئەو شێوەیە کە خۆی هەیەی وڵای گە نەخۆشەکە بەخۆی دانیش جوان دەتوانانی جوان ڕاوستیش ڕاوستانیش عینەن مەسەلەن لە سەعاتێک زیاتر نابی دەبێت یەکسەر پۆزیشنی خۆت بگۆڕ کەواتە لە نێوان دانیشتن و لە نێوان بە پێوە بوون ئەبێت تۆ پۆزیشن
ماوەی جارێک کاتژمێرە جارێ بیگۆڕی ئەتر هەر شێوەیەکە عکسەکەی بکەیتەوە نانا مەسەن صحیبی دەبێ ئەوانە ئێستا ئەوە بەو نەوعی ڕاوەستی بەو نەوعی دانیشت ئەو جار لێرە هاتن ئێستا لەوانێت بڵێ ئەو من کو فکرم لە گیانی خۆم بێ منیش ئێستا تەرکیزم سەر بوون بەس لێرە هاتنە بەس هەفتەیەک فێربی دوایی ناتوانانی ینی فسیۆلۆژی تووەت لێ دەکە ناتوانانی تەواو بیگۆڕی ئەنە هەلێ ڕاتنە یەک هەفتت دەوێتن دوای وەک خۆی ینی دەتوانانی خۆت تەندروست بپارێزی و هیچ مشکلات نابێت باشە زۆربەی ئەم با بڵێن قەنەفانەی کە ئێستا لە ماڵان هەن بەڕای ئێوەی پزیشک ئەو قەنەفانەی کە تۆزێ ئسفنجەکانیان ڕەقترن باشترن بۆ دانیشتن یاخود زۆر نەرمە و نقمەبی والله مهمترین شت کە ئەمە دادەنیشین کلێنجەکەمانە باشە و دەبێ ئەو قەنەفەیە وەکو پێتم گوت یەک بست مەجالێک هەبی لە بینی هەتا ینی تەختی نووسنیش دەبێت کە دەنووی یەک بست لە بینی پشتت هەبی لەگەڵ یان ئەو تەخاولیەک لولێ لە پشت لێرە نەی هەتا ئەو سپێسە بمینێ باش بەنسبەت ڕقی و نەرمیەکە و کلێنچە دەبێ نەرمبی دەبێ بنی بۆشبی دەبێ بنیش بۆشبی هەتا بە عەردی نەکەوی باشە دکتۆر بابێنە سەر باسی نووسنیش هەمیشە ئەگەر ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان شێوازی دروستی نووسن شێوازی دروستی دانیشن بەڵام ئەوەی کە پسپۆڕێکی تایبەتە لێ فەرقەکات دەوترێت کە لە بینی هەردووڕان لە بینی هەردوو ئەژنۆ لە کاتی خەوتن کە بەلایەکە خەوتی لە بینی هەردوو ئەژنۆیان شتێک دابنرێت ئەوە دروستە شێوازی دروستی خەوتن ماپێ ئەگەر یەکێک لەسەر پشت دەنوی ئەوانەی لەسەر پشت دەنون باشە دەبێت 15 دەرەجە بینی چۆکی و لەگەڵ تەختەکەی هەبی 15 دەرەجە بۆ نوعی زەخت لەسەر پشتی کەم دەبتەوە کاتە کۆشێ شتێ بخین کۆشە 15 دەرەجە بیان خاولی لولدەی و لە بن چۆکردانێ و دەبێ نەفسی شت پشتەکەش بستێک بینی هەبی لەگەڵ تەختەکە لە نفسی شتیش ئەگەر لەسەر تەنیشتەکان دەنووی دەبێت چۆکەکانت ئاینە 15 دەرەجە ئەوە بنوشتێنیەوە و کۆشێکی شەبی چکە گەرەوە لێ بکەی ئەوە زیاتر دەنوشتێتەوە بەنسبەت نێکی شت وەختی کە دەچێت سەر تەنیشتەکان دەبێ سەرت شۆڕ بکتەوە بەسەر بالیفەکەی شۆڕ بکتەوە نەک لە ناوەندی بالیفەکەی بی چکە لە ناوەندی بالیفەکەی دەبێت لەسەر ملمی ئەو جێستا بالیفی ئەوشمان هەیە لە مۆڵەکان هەیە هەر بەخۆی ئەو کێرڤەی دەپارێزی باشە زۆر جایشەوترێت لەسەر دەم مەخەون چونکە بۆ بڕبڕی پشت خراپە بەڵام هەندێک کەس ڕاهاتووە بە خەوتن لەسەر دەم تا چەندە لە ئەوانەی نەخۆشن ئەوانەی نەخۆشی ئەنزیلاقی پشتیان هەیە باش نییە لەسەر دەو بنووی بەس عادەتەن لەسەر دەو درێژ بوون لەسەر دەو سیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایل لە ئێرە باش فقراتی ملی باشە باش نییە باشە باشترە باشترە لە فقراتی ملی باشترە بەس ئەوانەی ئەنزیلاقی خوارەوەیان هەیە لەوانە باش باشە ئەو چەنەڵ جوڵە سادانە چین کە وەکو وەرزشێکی بەسییت وان کە ئێمە لە خەو هەستان یاخود دانیشت بووین بە ماوەیەکی زۆر ئەنجامیان بدەین وڵایەکێکیان هەیە بەخۆی دەبێت لەسەر دە درێژبی باشە کە لەسەر دە درێژ بووی سەرت یەک بەس بڵنکەی پاشان ئەو دەستت ئەوە بەسەر دە و باز دەکەم ئەو دەستە لەگەڵ پێیەکەی تر بلندیکەی لە عردی بلندکەی بەعکسەوە هەتا دە بژمێریدا ئەو جەدانەوە پاشان ئەو لایە وەکو ئەوە مەلەوانی بکەی بەس بەڕاوەستان باشە ئەو هەر ڕژێ ینی مەسن کە لە خەڵ دەستی دەجار بکەینی وەڕوو دەجار بکەی ئەواری دەجار بکەی قەتی لێنە زۆر باشە هەندێک جاریش هەیە کەسێک هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەم پشتێنانە ئەبەستێت کە بۆ ڕاگررتنی فقراتی پشتە بۆ کەسێکی تەندروستە گەر بەکاری بهێنێت ئاساییە نەخێر لەبەرەوەی ئەو حیزامە ماسوولکەکانی دەوروپشتی فقراتەکان خاو دەکاتەوە ئەمە دەوانەیە بجوڵێن نەک خاو ببنەوە کە خاو بوونەوە ئیدی ژانی پشتی زیاتر دەبی ئەمە بەس لە ئەو حاڵەتانە بەکاردێنی پاش عملیات یان یەکێک حادیسەیەکی کردبی یان ئەوانەی ژانیان گەلێک زۆرە لە ماوەیەکی کورت لە دوو هەفتە تەمانگێک زیاتر نەبی دەنا بەکارهێنانی شتێکی باش نیە باشە دکتۆرە دەوترێت کە هەموو کەسێک ئینزیلاقی هەیە دروستە ئەو نەخشتیوان وانە نەخۆشەیە 70 ساڵە هیچ ئایبینە بەبەست لەوەیە کە ئەوەی کە ئەو لینجایەکە لە بینی بڕبڕەکانە هەیە هەمومان ئەو دیسکەمان هەیە کە لەو بینایە بەڵام شێوازی دروست دانەنیشتنمان و ئاکات کە ئەوە ئیلتیهاب کات ئازاری دروستکە شێوازی غەڵەت ینی ستایلی ژیانی غەڵەت وات لێ دەکە یا ئیلاگە حادیسەیەک توش بیەوە شتێکی دیکە یان ئەلتیهابەکە یان نەو ئەڕوماتیزمی کتابی ئەوەنە فەرق باش بەس ئەگەر لە ژیانت تووشی ئەو شتانە نەبووبی و لە عمر ئێستا نەخۆشە عمری 22 ساڵە ڕژێ نەخۆشە 22 ساڵە عملیاتی پشتمان کرد معقولە لە عمری 22 ساڵی ئەت تووشی عملیات ببی ئەوەنە لە قاعی ریاضە ئەو شتانە توش دەبێت ئەوەی کە باشە کاتە شتێکی باشە وروژان ئەوەی کە لە هۆڵی وەرزشەکانە
ئەکرێت و ئەنجامەدرێت لە وەرزشکردن کاتە دیارە بەبێ ئەوەی کە ڕاهێنەرێکی بەسەرسەرەوە بێت یاخود کەسێک ئاگاداری بێت خۆی هەندێک جوڵی تایبەتی کردووە ئەو جۆرە کەسانە تەمەنی مەبەستم لە تەمەنەکەیە چۆن جوڵیان هەبێ بۆی کە تووشی و حاڵەتانە لە مەفروزە هەموو قاعێکی ریاضە دکتۆریانەبی دکتۆرەکەیان ئەوە تا جەراحی ئێسکوشکان و بربڕی پشتویان جەراحی ڕوماتیزم و ڕاهێنانی فیزیاویەکان بی ئەگەر ئەوشیان نەبوو مدەربەیەکی ترێنەربی ینی خبرایی زۆر باشەبی دەبێ ئێستا زۆر مشکلەمان لەگەڵەوەیە لە شتی قرس بلندکردن ئێستا ئەوانە دەبێ حسب ینی تەدریجیان بلند بکرێن نەخۆشەیە دەڵێ ئەمن ئەوەندەکی ولان بلند فەخریش دەکە ینی ئەوەندەکی لۆ بلند دەکەم دەزانی ئەوە چەند خراپە لۆ پشت و لۆ ئەوانە و لۆ ئەو جونگانە و چەند حادیسە دێتە لامان مهمترین شت ئەوە دەبێ مدەرب یان دکتۆرێک سەرپەرشتی ئەو شتانە بکە بەخۆی نەخۆشەکە بەخۆی مەفروزە نەشتە جێیەک ئەو شتانەی لێ نەبی باش بابینە سەر نەشتەرگەریەکان کە لە دەرەنجامی دانیشتن قەت ئەبێت کەسێک بگاتە حاڵەتێکە نەشتەرگەری بۆ بکەن ئەوەندە هەڵە دانیشت بێت مەترسیەوەی لە لە ماوەیەکی ئەگەر بەنەوەیەک غەڵەت دانیشی ئەوانە ئێستا خەیاتن ئەوانە زۆر پشتەمەلیان مشکلانەیە لە ئەگەر هەر بەونەوە بەردەوام بی بە دانیشتنی غەڵەت پاش 5 تا 10 ساڵ تووشی نیشتەرگەری دەبی هەرکوو دەستیان سڕ بوو قووەتیان لە دەستدا و ڕۆشتنیان زۆر خراپ بوو ئەو وەختی دەبێ بکەیت باشە لە هەندێک جارە دەبینی یەکێگەڵێت زۆر ئازارم هەیە پشتم ێشێ ئاوەرە پێ بخە سەر پشتم با بچەقێ چەندە ئەوە زۆر خراپە ئەوەیان زۆر خراپە لەگەڵ چوونە لای بەیتار و وەستا و مەساژکردن پشت ئێشە مەساجکردن علمە یعنی نابی هەموو کەسێک مەساج بکە و ئەوە اختصاصی خۆیە و هەندێک شتەیە بە مەساجکردن زۆر خراپ دەبی و بەس لە هەمویان غەڵەتتر ڕاکێشانە نازەم دەچنە لای وەستا و بەیتار ئەوانە پشت ڕاکێشان ئەوە زۆر غەڵەتە یان هەندێک جار ئەڵێ پشتم بتەقێنە دەستت بچەمێنەرەوە با من بە جۆرە دەستەخانە ئەمە کەسەکە پاڵەکەوێت و دەستەخانە نەنا چکە ئێستا هەندێک نەخۆشی هەیە بە هەندێک حرەکە خراپتر دەبی لەوەنە بگاتە ئەوەی تووشی شەلەلت کە هەندێک حرەکە هەیە مەسەن ئێستا ئەگەر ئەزیلاقەکە و لای دەرێ بێ عیلاجەکەی فەرقە لەوەی کە لە ناوان دێ بشتە دەرێ ئەوەمە بە ئێماڕای دەزانین باش ئەیم لەون دەزانی لای چەبی فەرقە لەوەی ئەگەر لای ڕاستبی چه عیلاجێکی هەیە ئەوە علمە یعنی ئەوە نییە یەکێک بە چاو کوێری بشتە ناو مەوزوعەکەی نەخۆش هەیە بوو نەزەحیەی ئەو جورە پراکتسە ینی بەڕاست باش دەستەکانت خۆش بێت ئەم بەیانە دکتۆر بێریڤان ئیبراهیم پزیشکی ئێسک و شکان و جومگا لەگەڵ مابوویت لەسەر شێوازەکانی دروستی دانیشتن چین گفتوگۆمان کرد سپاس دەکەین هەمیشە لە دەستان خۆش بی